بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم ژیان بەسەر ئەبین ئەو هاوڵە بەڕێزانەی کە بە چاوەکانی سەریان بە خزمەتی پێغەمبەری خوا گەیشتون صلی الله عليه وسلم. ئێمە دوێنێ مانگی مەولودمان تەواو بوو کە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وآله وسلم. بە دڵێکی شاد و گەشەوە ئەو مانگەمان بەڕێ کرد و زەمن و دەهرێکیش ئێمە لە خزمەت ژیانی ئەم هاوڵە بەڕێزانین. ئەمڕۆ ئەمەوێ لە خزمەتتانە باسی هاوڵێکی بەڕێزکەم کە غەیری عەرەبیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ خوا منی لە عەرەبە هەڵبژارد، لە ڕۆما سوهەیبی ڕۆمی هەڵبژارد و لە حەبەشەیە بیلالی هەڵبژارد و لە فارسە سلمانی هەڵبژارد. ئەو هاوڵە بەڕێزەی کە ئەچینە خزمەتی بریتێ لە سلمانی فارسی کە خۆی بۆ خۆی حیاتی خۆی بۆ ئیبن عەباس ئەگێڕێتەوە. ئیبن عەباسیش بە ڕیوایەتێکی دوور و درێژ بۆ ئێمە باس کردووە. ئەفەرمێ کانە ئەبی دەهقانن، باوکم یەکێک بوو لەو کەسانەی کە مەجووسی و ئاگرپەرست بوو و پلەی ئەوەندە بەرز بووەوە لە مەجووسیەتە خەریکی کردنەوەی ئاگر بووە بە بەردەوامی. لەناو ئەولادەکانیە ئەڵێ لە هەمویان زیاتر منی خۆشەویست و تەرکیز و چاوی لەسەر من بوو. ئەڵێ حتا لەم ئەخیرانەوە وەهای لێ هات حەبەسەنی مثل الجاریە، چۆن کچۆڵەیەک لە ماڵەوە ناهێڵی بچێتە دەرەوە ئاگاد لێ ئەبێت و ئەوەن. ئەڵێ باوکم دائیمە چاوی لەسرم بوو نەئێهێش بچمە دەرەوە بە هیچ شێوازێک. فاجتهدت في المجوسية، الله من اجتهادك زورم كل مجوسيتها حتى كنت قاطن النار، حتى وكو بوم بقاطني آجر كروبو آجر برستي. على قدم أجرم بجنة إهج نم إهج يقل لحظة بكوجته. على باوكيشم زور تشاوي لسر من بونا إهج لو شو أنا بس مدرو زور خمي بوكا دينا كم بقورم ياشتيق لو بابت. طبعا لبروردية زۆر ڕاگررتنی مناڵ لە شوێنێک هاوچاو لەسەر بوون و نەهێشتن بە جوڵان و ئەمانە زەرر لە خودی پەروەردەی مناڵەکە ئەدا. ئەفەرمێ ڕۆژێک باوکم کە ئاوا زۆر چاوی لەسرم بوو بۆ شێوازە، ئەڵێ کاروباری زۆر بوو، ئیشێکی کەوتە ئەوەی هەرچۆنە بێ من بنێرە ئیشەکە جێبەجێکە. ئەڵێ پێوتم ڕۆ لە بڕۆ ئیشم بۆ جێبەجێکە، بەڵام زوو بگەڕێیتەوە. کورە من تەحمولیەوە ناکەم درەنگ بێتەوە، بەخوا درەنگ هاتنەوەکەت لە ئیشەکە بەلامەوە زەحمەتترە. بچۆ هەرچۆنێکت کردووە ئەو ئیشە جێبەجێکە و یەکسەر بگەڕێیتەوە. ئەڵێ منیش کەوتمە ڕێ ڕۆشتم چووم لە وڵاتی فارس. ئەڵێ لە شوێنێکەوە تێپەڕیم سیرەکەم گومەزێکی بەرز دروست کراوە و سیرم کرد، سیرەکەم کەنیسەیەکە. ئەڵێ چوومە ناوەوە سیرم کرد، ئەمانە نوێژەکەن بە شێوازێکە ئێمە نایکەن، بە شێوازێکی تر. ئەڵێ نوێژەکەی ئەمانم بەلاوە جوانتر بوو. ئەڵێ بە دیاریانەوە دانیشتم. ئەڵێ تو مەزباوکیشم ئیتر ئەگەڕێ بە دوامە و خەڵک ئەنێرێ و شاریش لەقانەوە بە دوای مناڵە حتا ئێوارە دانیشتم لەم کەنیسەیە هەر پرسیار و وەڵام و پرسیارم لەسەر دینەکە ئەکرد. ئەڵێ دوایی وتم والله ئەم دینەی ئێوە هذا خير من الدين الذي نحن عليه، بەخوا ئەم دینە باشترە لە ئەگەر پەرستێکی ئێمە. ئەڵێ پێم وتن ئەسڵی ئەم دینە لەکوێوە هاتووە، لەکوێوە سەرچاوەی گرتووە؟ وتیان لە شامەوە. طبعا شام و فەلەستین هەموو پێغەمبەران عليهم الصلاة والسلام ڕەبتێکی تایبەتیان هەیە، وەکو قیبلەگای جیهان ئاوهایە. یعنی هەموو پێغەمبەران عليهم الصلاة والسلام لەو جزئیەتە ڕەوانە کراون، بۆیە لە یەهودیەتە، لە مەسیحیەتە، لە نەسرانیەتە، لە ئیسلامە مەسەلەن گرنگیکی زۆر تایبەت بە شام و فەلەستین و ئەوانە ئەدرێن. ئەفەرمێ پرسیارم کرد ئەسڵی ئەم دینەتان لەکوێوە سەرچاوی گرتووە؟ وتیان لە شامەوە.
ئەڵێ مش تا ئێوارە سێرم کردووەوانە و ئێوارە گەڕامەوە ئەڵێ کە گەڕامەوە سێرەکەم باوکم شێت بووە یەت ئەڕوا عالەمی ناردوو بم لە بۆلا ئەڵێ هەموو شتەکانی خۆی لەبیر چوو بووە وتی کۆ ڕۆڵەوە تۆ لەکوێی ئەی بوونەی ئەی نەکوند تۆ لەکوێ بووی ئەڵێ وەڵا بۆم گێڕاوتم ئاوا چوومە دەرەوە کەنیسە ئەکەم بینی و چوومە ناوی بۆ شێوازە ئەڵێ وتی کورە کوڕم ليس في ذلك الدين خير بخوا أو ديني كتب والرشد هيش خير تيانية ديني ودين آبائك خير منه أو دينيك أسخوماني لسرين آجر برستي وديني باو بابير زول لو باشترا الله من جوتم كلا والله إنه لخير من ديننا نو والله قسم بخوا أو دين باشترا لدينك إيما الله هنا ترسان مي هني هالرشي لي كردم الله الأخيرة هات دو قيدي كرده قاچبو مني بس ولا جورو بۆی بە هیچ شێوازە نزیکی دینەکانی تر نەکەوم وتی بڕۆ ئاگری خۆت بکەرەوە ئەڵێ من ژۆک و جاران گوێم نەئەدای ئاگرەکەم نەئەکردەوە ئاگر زوو ئەکوژایە باوکم هات تووڕە ئەبوو ئەڵێ نامەیەکم نووسی تەڵان سەلمانی فارسیەکە لەو هاوڵە بەڕێزانەی کە خوێنەواری هەبوو ئەڵێ نامەیەکم نووسی بۆ کەنیسە وتم ئەگەر هەر کەسێک هات لە شامەوە ئاگادارم کەن بەشکم لەگەڵ یا بڕۆم ئەڵێ خەبەریان بۆ هێنام وتیان مەجموعەیەک نەسارا هاتوون لە شامەوە وتم کەی ئیشیان تاو بوو ویسیان بڕۆنەوە پێش ئەوە ئاگادارم کەن ئەڵێ قەیدەکانی قاچ مشکان و ڕێک لەگەڵیانە دەرچوون بۆ شام وڵاتی فارسم بەجێهێشت ئەڵێ کە چوومە ئەوێ سەیرەکەم خەڵک زۆرێکی مەسیحیە وەکو وڵاتی فارس نییە زۆرێکی ئاگرپەرست بێ و کەمێکی مەسیحی بێ ئەڵێ پرسیارم کردوتم من ئەفضل هذا الدین کێ زۆر لە هەموو کەس باشترە لەم دینە تا بچم بۆ لای وتیان وەڵا کاکە کۆمەڵێ ئەسقوف و ئەوانە هەن لەناو کەنیسا ئەوان نایەنە دەرەوە پیاو باشن لەناو کەنیسا ئەوانە زۆر باش طبعا لە نەساڕایە ڕوهبانەکان زۆر تەئسیریان هەیە ڕوهبان ئەو کەسانن کە تەرکە دنیان هەر خەریکی عیبادەتن و لەناو یەهودیەتیشە ئەحبارەکان عالمەکانیان زۆر تەئسیریان هەیە لەسەریان ئەڵێ پیان وتیان لە فڵانە کەنیسا پیاوێکی زۆر گەورە و ئەسقوفێکی زۆر گەورە هەیە بچوو بۆ ئەوێ ئەڵێ کە ڕۆشتم سێرەکەم ئەم پیاوێکی زۆر خەبیسە خەڵک زۆر ڕێزی لێ ئەگرن ئەوەی ئەکەن دائیمە ئەمر بە خەڵکێکە سەدەقە بێن بۆ فەقیر و فوقەرا و ئەناڵێ ئاڵتون و زیوێکی زۆریان هێنا هەمووی ئەشاردەوە هەمووی خەز نەکرد ئەڵێ زۆر ڕقم لەم پیاوە هەڵسا بەڵام هیچ قسەم نەکرد هەر لە لای مامەوە ئەڵێ کاتێکم زانی ئەڵێ لە دڵی خۆمەوە ئەبغەضته بغضا شديدا زۆر ڕقم لێ هەڵسا بوو ئەڵێ ڕۆژێک مرد ئەڵێ کە مرد هەموو مەسیحەکان هاتن ئەگریان و هاوار و ڕۆڕۆ ئەڵێ وتم بوەستن وەڵڵی ئەم پیاوێکی زۆر خراپ بوو هەرچی پارەتان هێنا ئەم پیاوە کۆی کردوێتەوە وتیان شتی وان نییە و دا وتم وەڵا وەرن ئەمە شوێنەکەیەتی ئەڵێ شوێنەکەم پیشاندان حەوت گۆزەی زۆر گەورە ئاڵتون و زی و ئەوانیان دەرهێنا ئەڵێ زۆر تووڕەبوون لەم پیاوە وتیان وەڵی لەمە دوات ناشی نێژین ئەڵێ لە شوێنی هەڵیان واسی و بەردەبارانیان ئەکرد ئەڵێ ئەوەنەی پێ نەچوو پیاوێکی تریان هێنا کردیانە گەورەی ئەم شوێنە ئەڵێ سێرم کرد ئەم پیاوە پیاوێکی زۆر ڕازگە و سادیقە خۆشم ویست سێرم کرد پیاوێکی تەرکە دنیایە زۆر بەهێزە لە ئەو کاری خۆی لەو دینداری خۆیە ئەڵێ لە خزمەت ئەوی شامامەوە ئەمە دووەم نەفەرەکە لە خزمەتی ئەمێنێت ئەڵێ لە خزمەتی ئەمامەوە خزمەتم کرد تاوەکو گەیشتە سەرمەرگ ئەڵێ لە سەرمەرگا پێم وتم شێخی گەورە و قسیسی گەورە من چی بکەم لە دوای تۆ ڕوو بکەمە کوێ وتی بەخوا ئەمەی کە منی لەسرم بەم شێوازە دینداری بکرێ خوا ناسی بکرێ خەڵکێکی زۆر کەم هەیە لە مەسیحیەت وا بێ هەمووی خراپن بەڵام یەک کەس هەیە لە مووسڵ لە عێراق ئەو ئینسانێکی باشەوەکو من بیر کاتەوە ئەڵێ لە شامەوە لێمدا وڵغڵ هاتمە بۆ ناو مووسڵ بۆ ناو عێراق ئەڵێ ئەو کەسم دۆزیەوە لەگەڵ دانیشتم وتم فڵان کەس نردومی زۆر ڕێزی لێگرتم ئەڵێ سێرەکەم بزەبت وەکو ئەوی تر بیرەکاتەوە پیاوێکی زۆر زاهید و خواناس و دنیا نەویست و قیامەت ویست ئەڵێ لە خزمەت ئەوی شامامەوە تا وەفاتی کرد ئەڵێ پێم وتم ئامۆژگاریم کە قوڕی کوێکە مەسەلمە دوای تۆ بچم بۆ کوێ وەڵا لە نەسیبین لە عێراق لە شوێنێکی تر لە عێراق بڕۆ لەوێ نەفەرێکی تر هەیە بە ناوی منەوە قسەی لەگەڵاکە لە خزمەت ئەوە بمێنەوە ئەڵێ چوومە ئەوێ لە خزمەت ئەوی شامامەوە مدەتێکی زۆر لە خزمەتی بووم طبعا یەکێک لەو سەحابانەی کە عمری زۆر درێژ بۆ سەلمانی فارسی حتى ئەڵێن دوو عمری کردووە عمرێک لە ئیسلام و عمرێکی لە کوفرە ئەڵێ لێ پێوتم ئەویش کاتی لە سەرمەرگا وتی کاکە دوای من کەس نەماوە یەک کەس ماوە شکە بم ئەویش ئەگەر فریایکەوی نەمرێ لە عموریەیە لە ڕۆم بچوو بۆ ئەوێ ئەڵێ لێمدا لە دوای ئەو چوومە ڕۆم ئەڵێ لەناو ڕۆما دەوڵەمەند بووم هەندێک ئەمە ڕووماڵات و عەبد و ئەو شتانم پێکەوە نابوو ئەڵێ لە خزمەت ئەم پیاوەشە مامەوە حتا وەکو کۆتایەکانی عمری ئەڵێ لە کۆتایەکانی عمری چوومە خزمەتی وتم من چی بکەم
لای فلان کەس بووم لێەوە هاتم بۆ ئێرە لە شامەوە بۆ مووسڵ لە مووسڵ بۆ نەسیبین و لێەوە بۆ عموریە و چی بکەم ینی من دوای تۆ چی بکەم ئەڵێ وتی ڕۆڵە من ئەخیر کەسمان نەماوە لەو مەجموعەی ئێمە بەڵام ئومێ دەکەم لە زمانی تۆیە ئەوەی کە ئێمە هەمومان چاوەڕێمان ئەکرد بێت دەوتم چاوەڕێ چیتان نەکرد چاوەڕێ نەبیەکمان نەکرد پێغەمبەرێکمان نەکرد کە لە حەڕەمەوە یەتە دەرەوە لە مەککەوە سەر دەرەهێنێ هجرەت ئەکا ئەچێتە بینی حەڕەتەین ئەچێتە شارێک لە بین دوو حەڕەتەین بە معنای دوو کێوی ڕەش دێ کە لە بەردی ڕەش هەندێک کێو هەیە لە بەردی ڕەشەوەوانە ئەڵێ ئەو شارەی کە بۆی ئەڕوان لە نێوان شتێکی ئاوایە و دەوروبەریشی هەر هەمووی گیراوە بە داری خورما ئەلەو شوێنە ئەچێ بەرە ئەو شوێنە ئەڵێ منیش وتم ئەی باشە دەلیلەکانی چۆن بیناسمەوە ڕۆڵە چەند شتێکی هەیە سێ علامەتە پێڵم بۆ سێ علامەتە ئەیناسیتەوە یەکەم ئەم پیاوە قەت سەدەقە وەرناگرێ بەڵام هەدیەی بۆ بەری وەری ئەگرێ وە خاتەمی نوبووە لە نێو شانیەتی یعنی مۆری پێغەمبەرایەتی بە نێوشانیەوە هەیە ئەڵێ منیش کە ئەمەم بیست و ئەم پیاوە بەڕێزەش وەفاتی کرد ئەڵێ ئیتر پرسیارم ئەکرد لەو هەتا کۆمەڵە عەرەوم بینی لە بەنی کەلب ئەڵێ پێم وتم هەرچی مانگا و مەڕ و ماڵات و عەبدمەیە هەموویتان ئەدەمێ بە مەرجێ من بگەیەنە حەڕەم ئەڵێ وتیان زۆر باشە ئەدگەین ئەڵێ هەموو شتەکانمانە منیان برد لە ڕێیە غەدریان لێ کردم شتەکانیشیان بردم و دەسوپلیان بەستم لە ڕێیە دەستیان کرد بە فرۆشتن وتیان ئەمە عەبدە هەرچی هاوارم کورە من عەبد نمن کورە من کەسێکی گەورەم لە وڵاتی خۆم ئەڵێ فایدەی نەبوو ئەڵێ منیان فرۆش بە پیاوێکی یەهودی ئەڵێ بوومە عەبدی کابرایەکی یەهودی ئەویش دەسا و دەست فرۆشتمی هەتا بووم بە عەبدی پیاوێ لە بەنی قوڕێضە ئەڵێ کە بردمیان ناو مەدینە لە دوورەوە مەدینەم بینی سێرەکەم وەڵا ئەوە دوو کێوی ڕەشە لەم لەولەوە پڕە لە دار خورما وتم بەو خوایە ئەمە ئەو شوێنەیە کە پیاوە ساڵحەکە وتی بەخوا ئەمە ئەو شوێنەیە بەدوایە ئەگەڕن ئەڵێ چوومە ئەوێ دانیشتم پرسیارم ئەکرد لە خەڵک کاکە ئەرە پێغەمبەرێک نەهاتووە ئەوانە وتیان خەریکی عەبدایەتی خۆ بە خۆ مەشغوڵ مەکە بەم شتانەوە کاری خۆ جێبەجێکە و ئەوە تا دار خورمایە بێ خزمەت کرد ئەڵێ دەستم کرد بە خزمەتکردن زۆر عەزیەتیان ئەدام ئەڵێ ڕۆژێک بەسەر دار خورمای ئەکەوم خەریکی چاکردنی خورماکە بووم ئەڵێ ئامۆزای ئەم کەسەی کە سەیدی من بوو گەورەی من بوو هات قسەی بۆ ئەکرد وتی کورە ئاگاو لێ نییە تۆ نازانی ئەوە جەماعەتێک هاتوون خوا بەنی قیلە بکوژێ ئەم عەرەبانە بکوژێ وەڵا ئێستا هەمویان لە قوبا کۆبوونەتەوە بە دەوری پیاوێکەوە ئەڵێن لە مەکەوە هاتووە هەمویان پیان وایە ئەمە پێغەمبەرە هەرچی سێرەکەم ئەمە کارێکی زۆر خراپە ڕووی کردوتە ئەم شارێ ئێمە ئەڵێ بە پەلە لەسەر خورماکە دابەزم وتم چی وت ئەو هەواڵە چی بوو ئەڵێ بڕێکی باشی لێیام سەیدەکەم وتی بڕۆ بەسەر ئیشەکەدەوە ئیشی تۆنی ئەڵێ منیش هەندێشتم کۆ کردبووە وردە کەشک و خورمای وشک و ئەمانە ئەڵێ شەویەوە بە کۆڵمەوە ئادەی بۆ قوبە ئەڵێ خۆم گەیانە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتم یا رسول الله مە سەدەقەیە بۆ تۆم هێناوە زانیمە کە تۆ پیاوێکی ساڵحی ڕوت کردوتە ئەم شارە حەزم کردو منیش خزمەتێکە بکەم ئەڵێ ئاگام لێ بوو خورما و کەشکەکانی منی تەوزیع کرد بەسەر هەموو هاوڵەکانیان خۆی لێ نەخوارد ئەڵێ لە دڵی خۆمە وتم ئەمە نیشانەی یەکەم ئەڵێ گەڕامەوە وردە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قوبا دەرچوو هاتە ناو مەدینە ئەڵێ کە هاتە ناو مەدینە هەتا ئەو فترەی ئەو هاتە ناو مەدینە بڕەشتی ترم کۆ کردەوە ئەڵێ ئەم جارە بردمە خزمەتی وتم ئەی خۆشەویست ئەمە دیاریە بۆ تۆم هێناوە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی دەنگێ لە خورماکانی خوارد و ویتری تەوزیع کرد طبعا لە ئادابی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر هەدیەکی بۆ هاتبێ ئەوانەی دەوروبەری ئەگەر دەنگە خورمایەکیش بێ پێ عەتا کردون بێبەشی نەکردون لەو هەدیەی کە بۆی هاتوو ئەفەرمێ وتم دەی تەواوە ئەمە دوو خاڵەکەم دەستکەوت ئەڵێ ئیتر متابعەم ئەکرد ئەو کاتانێ بەحاڵ مەجالێکم هەبوایە ئەچوم ئەمویست ئەو خاتیمەی نێوشانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببین ئەڵێ پیاوە مردبوو جەنازەیەکیان بەڕێ ئەکرد هەنێ لە بەنی قوڕەزەش پەیوەندیان پێوەی هەبوو ئەڕۆشتم بۆ جەنازەکە ئەڵێ بە فرسەتم زانی ڕۆشتم ئەچوومە ئەم دیوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری پشتم ئەکرد ئەچوومە ئەو دیوی سەیرم ئەکرد ئەڵێ پشتی داشارا بوو ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستی کرد پشتی ڕوت کردبوو ئەڵێ ئەو مواصفاتەی کەوتیان طبعا خاتەمی نبووەت لە پشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نیشانەیەکی سوور هەبوو مەیلە سوور ڕێک لە ناوەڕاستی شانیانە تۆزێ بەرەو لای چەپەوە یعنی لە بینی هەردوو شانیە بەڵام بەرەو ئەطرافی چەپەوە ئەڕۆشت ئەلەو ئاستا ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو شوێنەی پیشاندام و شانی پۆشیەوە ئەڵێ یەکسەر پەلامەردا
دەسەکانی ماچکە وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من قسەی من زۆر دوور و درێژ بۆت ئەگەڕمەوە ئەڵێ بۆم گێڕایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر دڵخۆش وتی حەزەکەم هاوڵەکانم بیبیستن ئەم قسەیە ئەوە نەمانوو بووی گەڕاوی بە دوای حەقا لە فورسەوە بۆ شام و لێوە بۆ عێراق و وەرە بووکەنە عەبد و بڕۆ وەرە لە ئەخیرە هەتاوەکو من بدۆزیتەوە ئەڵێ شایەتمانم هێنا لە خزمەتیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەنگی بەدر ڕوویدا من هەر عەبد بووم جەنگی ئوحود ڕوویدا خەریب و دڵم هاتە دەرەوە وتیان خۆشەویست ناڕەحەت بووە بەڵام هەر عەبدم هیچم پێ ناکرێ ئەڵێ لە دوای جەنگی ئوحودەوە ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئوکتب یا سەلمان بڕۆ مکاتەبە بکە لەگەڵ گەورەکەی خۆتە طبعا مکاتەبە شتێکە عەبد وەختی خۆی هەر کاتێک ویست بێتی خۆی ئازاد کە لە ئیسلامیشە هەروەهایە بە گەورەکەی وتوتی ئەمەیە خۆم بکڕمەوە ئیتر گەورەکەش سعرێکی لەسەر داناوتو هەر کاتێ ئەوە پارەت بۆیە نەم ئازاد ئیتر لە ئیسلامە طبعا سنەتە یان با بڵێم بەشێک لە زەکات لە صنفێک لە صنفەکانی زەکات بریتێنەوە فی الرقابی ئەوەیە کە زەکات ئەدەی بەو کەسانەی کەوا مکاتەبەیان کردواتەوەکو ئازاد بن و مسلمانان یعنی خێرێکی زۆر گەورەی سەدەقە لەگەڵ ئەمانە بکەن ئەفەرمێت چوون بۆ لای گەورەکەم دڵم زۆر خۆش بووتم هاتووم مکاتەبە لەگەڵاک ئەڵێ وتی ئەتێ بچی مسلمان بی بۆ لای ئەو کابرا قوڕیشی کە هاتووەتە ئێرە والله هەتاوەکو 300 دار خورما نەچێنی ئەلەوێ سەوز بێ لە پێش چاوی خۆم ڕێگە و نادەم کە 300 دار خورماکەش تەواو کرد ئەبێت 40 ئۆقی ئاڵتونیشم بۆ بێنی ئینج ئەڵێ منش ئەی هاوە لەکوێ ئەمە بێنە وتم بەخوا ئەمە سعرێکی زۆر گەورەیە ئەمە لادەیەکی پێ ئەکڕێ نەک عەبدێ چی بکەم وتی ئیتر ئەوە سعرتە لەوە کەمترین نی ئەڵێ منش بە دڵی شکاو هاتمە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ خۆشەویست ڕۆی کردە هاوڵان وتی ئەدەی هاوکاری براکەتان بکەن ئەڵێ کەسی وە هەبوو 15 چڵقی بۆ ئێهێنام لە دارخورما فەسیلەی دارخورمای بۆ ئێهێنام کە ئیتر بۆ ناشتن ئەشێ هەبوو بیسی بۆ هێنام هەبوو سی بۆ هێنام وڵای سیاسەتەکەیان بۆ کۆکردنەوە ئەڵێ خۆشەویست فەرمووی ئەمانە بەرە چاڵەکانیان هەڵکەنە حازری کە نەینێژی من بانکەیەم ئەڵێ هاوڵان کە ئەمەیان بیستشتەکانیان بۆ هەڵگرتم بۆیان بردم چاڵەکانیشان لەگەڵە هەڵکەندم ئەڵێ کابرار زۆر سەری سوڕ ئەمە سەیدەکەم باش ئەمانە خەریکی چین هاتوون لە زەوی و زاری منە ئەڵێ وتم ئەوە 300 دارەکەت بۆ ئەنێژم ئەڵێ وتم هەتا لە دڵی خۆما وتمە هەتا مردن تۆ هەر عەبدی منەبی بەڵام وا بزانم وردە وردە 300 دارەکە سەوزە بێ ئەڵێ کاتێک کە زانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی هاتووە دار بەدار ئەی خاتە ناوە هاوڵانیش خۆڵوشتەکەنە دەوری ئەڵێ هەر 300ەکەی بۆ ناشتم ئەڵێ والله یەک دانیان وشک نەبوو هەر هەموو سەوز بوو زۆر بە جوانی و زۆر بە گەورەی گەشەیان ئەکرد ئەڵێ مەرجی یەکەم هێنایە دی نیوەم ئازاد لەو نیوەیە هاتمە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمە جارە سریەکی ناردبوو سریەکە هاتەوە هێلکەیەکی ئاڵتون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەم هێلکەیە بەرە بەشمە خوای خۆتی پێ ئازادکەی وتم یا رسول الله بەخوا 40 ئۆقی قسوە سرم بە هێلکەوشت حەل نابێ ئەمە وتی تۆبی بەخوا گەورەیە ئەڵێ کە بردم سێرەکەم ئەمە زۆر بە قیمەتە ئەڵێ یەهودیم لێو کۆبوونەوە ها ئەلەم لەوە سعر ئەڵێ وەڵا 40 ئۆقیەکەیان دامش هێلکەم دانێ خۆم نەجاتدا هاتمە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەناسەی ئازادیم هەڵبژی بوومە خزمەتکاری ئەڵێ لەم کاتەشا وردە وردە سێرەکەم 10,000 جێیشی موشکینی قوڕیش کۆبوونەتەوە هاتوون حلفێکیان کردووە پێوتە ئەمە حربی ئەحزابە هەموو سەریان کردووە بە یەکە لە یەهودی و منافق و لە مشریک و لە عەشرەتەکانی تری دەوری قوڕیش و بە هەرمان 10,000 چەکداریان هێناوە ئەیانە هێرش بن بۆ مەدینە ئەڵێ ئیتر ئەسحاب هەر هەموو قسەیان ئەکرد هەموو بێتاقەت بوون ئەنساریەکان شتێکیان ئەوت مهاجرین شتێکیان ئەوت چی بکەین چۆن ئەم جەنگە بەرین بەڕێوە ئەڵێ منش دەستم بەرز کردەوە یا رسول الله صلی الله علیه وسلم وەڵا منش تەرحێکم هەیە لە وڵاتی ئێمەیە ئەگەر جێیشی هێرش کاتە سەر شوێنێک ئێمە یین هەوڵ ئەدەین خەندەقێ دروستکەین ئیتر لێەوە جێشەکە ناتوانێ بێ ئێمە لەم بەرەوە ئەوسین و ئەنج لەو بەرەوە هیچیان پێ ناکرێ دەروبار تیر لەبێن یەکترا ئەوشێین و تا جێشەکە ئەگەڕێتەوە ڕزگارمانە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ڕەئیەی زۆر پەسەند کرد هاوڵانیش هەموو پەسەندیان کرد ئەی لەکوێوە چۆن بکەین طبعا شاری مەدینە دیوێکی بە کامیلی ئەوە گیرەوە بە داری خورمە لێوە و قەڵاکانی با بڵێن یەهودیەکانی لێوە ناتوان هەجوم بکەن لە دوو لاشەوە ئەو بەردەڕەشانەی کە عەرزم کردن شاکان هەر گیراوە تەنها یەک لامایەوە هاتن هاوڵان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەوزیعی کرد هەر 40 زیراعی دا بە 10 هاوڵ بڕۆن ئەو 40 زیراعە چاڵ هەڵکەنن چۆن سەلمان ئەڵێ سەلمان خۆی زۆر ئازابوو لە ئیشکردنە
بوو بە دەنگ و قاڵە مهاجرەکانیان بابە ئەمە هیجرەتی کردو لەو پەڕی دنیاوە هاتوو ئەمە مهاجرە لە ئێمەیە ئەبێ لەگەڵ ئێمە ئیشکە ئەنسارەکان بابە کوڕەوە لە ئێمە و هەر لە ئەهلی مەدینە بوو پێشتر هەر لێرە بووە عەبدی ئەو کابرایە بووە ئەڵێ ئەمیان ئەیوە سلمان و منە ئەوانیش ئەمە سلمان و منە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەمەی بینی فەرمووی سلمان و منە ئەهل البەیت سلمان لە هیچ کامتان نییە سلمان لە ئەهلی بەیتی منە ئەمە بوو بە فەخرێکی زۆر گەورە بۆ سلمانی فارسی سلمان بەشێکە لە ئێمە لە بنەماڵەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم طبعا فضائلی سلمان زۆر گەورەیە لە فەرمایشتێکە خۆشەویست ئەفەرمێ إمام الترمذي روايتك أفرمي الجنة تشتاق إلى ثلاث بهشت مشتاقة سيكز بسن النبي يكم دانيان بريتيل علي كري أبي طالب دوهميان بريتيل عمار سهميان بريتيل سلماني فارسي إنجا سلماني فارسي رجع كبيري كردوا أو بياوا قوراني كأم يكيك شو خزمتيان أميان روشتو مردو أو يتريان روشتو مردو أو يتريان روشتو مرد شو خزمت بيغمري خوا صلى الله عليه وسلم يا رسول الله والله من قومك بيني مسلمان نبون بس زور باش بون ترك الدنيا بون زاهد بون بياو باش بون خواناسك الراستقي نبون إيمانيا بآخرة زور بهيز بو أو حاليا شونا بخوا يا رسول الله أقر أوانتوين بني هم وين شوين دكوتنو إيمانيا هنا أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم أم آيات بيروزي بوها تخوار وإن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين أوانيك باوريان هناوا أوانيك يهودين أوانيك نصارى ومسيحين أوانيك الصابئين داودين من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا هرش كامي كان إيماني بخوا هبو به بروجي آخرة هبو به وكردوي صالحي كرد به فلهم أجرهم عند ربهم أو أنا أجر فاداشي خويا لا خويا أنا باديني كي تازجنا هاتوشيني كون ولا خوف عليهم ولا هم يحزنون أو أنا لكاتي سلام ريشان نغمي كان هبو بجارك نترسي كشان هب أم آيات زور كان ملحدين وهندي بيديني أم زمان علماني ملماني كان أو الدليل والله كاك هر إسلام ناتشتنا وباجتا ومسلمان أو تأخوى القرآن فرمتي يهوديش ونصاراش وصابئش وهم أنا السنة بهجتا لا خوف عليهم ولا هم يحزنون أجان لم سبب نزول النية أما نبيا وباشان يقول ك لسر النصارى حقيقي بون طبعا راست الدين النصرانية دسكاري كراوة بلام هتا الزمناني كي زور موحدين وخواناسكاني ناو نصرانية هرماون تواجد ينبوا بويا سلمان أفرمو لو أدركوك يا رسول الله صدقوك واتبعوك بخوا أقرأ تويان بينا بخوا تويان براس زاني شويني شئكوت وانا بيا يباجو طبعا لغزوات كان لدواي خندق ولا هم غزوة بجداري أكا دواي بيغمري خوا صلى الله عليه وسلم لفتح العراق بجداري أكا لجنگ مدائن وجنگ فرسا بجداري أكا مدة أبيت والي مدائن إيران ولزمان إمام عثمان وفاتك طبعا عمرێکی پڕ بە خەیر و بەرەکەت و خواناسی و دینداری هەندێک صفاتی زۆر تایبەتی سلمانی فارسی هەیە کە هاوڵان ئەگەڕنەوە یەکێک لەوانە ئەڵێن کانە خەفیفە الظلی ئەڵێن سلمانی فارسیەکێ بوو لەو کەسانەی ئەوە نەبوو مەسەلەن دائیمە مڕ و مۆچن و ئەوان ناو دائیمە قسەی خۆشی ئەکرد لەگەڵ هاوڵانە سوحبەتی ئەکرد سوحبەتانێکی دروست دائیمە کەیف خۆش بوو سلمانی فارسی یەکێک بوو لەو هاوڵانەی کە زۆر قسە خۆش و کەیف خۆش لەگەڵ هاوڵانیە حتى أبو الدرداء طبعا للروايات هاتوك بيغمبري خوا صلى الله عليه وسلم طبعا شلون مهاجرين وأنصاري أكرد برا أبو الدرداء كرد براي سلماني فارسي هنديك جرديان كردوك وشقالن لدواي بدرة وغزاي بدرة أو برايتي بو شوازن نما شوك هاولان مهاجرين يشكوتنا سرسكي كار وكسابت أو جياني خويان هندي الروايات هاتوا الله ودوانا براي يقبون الله جارك سلماني فارسي شو ومالي أبو الدرداء هشتا آياتي حجاب نهات بو خواروا كتوبر خيزاني أبو الدرداء بين درداء سيري كأم درداء زور شبرزة تيو خوشكي من بوشي أو خوت شبرز كردو أوانا وتي والله براكيتو أبو الدرداء بس خليكي خواناسي ودين دارية وازي للدنيا بطاوي هنا الله أبيش وتي ديلي قربا أمشو من لقلياب الله هاتوا بزماني بالرجوع الله هاتوا خوي كردو مالا السلام عليكم وعليكم السلام على خوار نشتي حاضر كردو خيزاني
وتی من نان ناخۆم بە ڕۆژوم وڵە سلمانی فارسیوتی بەخوا منیش نان ناخۆم لە ماڵە تا ڕۆژەکە نشکێنی ئەڵە ڕۆژەکەی پێشکەن ئەڵە دوایی شەو سەیری کرد نوێژی عیشا یەکسەر دەستی پێ کرد بە دەستنوێژگرتنەوە وتی بەخوا تا نەخەوی منیش ناخەوم ئەوێ بخەوی ئەڵێ خەوتن هەڵسایە ویستی نوێژکەوتی بەخوا بێر بخەویتەوە جاری سێ مزاوتی بەخوا هەرێ بخەویتەوە تۆزێکی ما بۆ نوێژی بەیانی وتی دەی برام ئێستا هەڵسا با پێکەوە نوێژکەین ئەڵە نوێژیان کرد و بەیانی ویستی بە ڕۆژوو بێتەوە نەهێشت کاکە حەقەکانی خوا بەسەرتەوە نەفسی خۆت حەقی هەیە خوا حەقی هەیە بەسەرتەوە خێزان و عائیلەش حەقی هەیە بەسەرتەوە بێ هەمووی جێبەجێکەی ئەڵێ ئەبوو دەردا ئەم قسانەی زۆر پێ ناخۆش بوو لە سلمانی فارسی و بیستی وتی والله ئەوێ بڵێم بە بڕۆم بچم بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڵێم بزانم چۆن ئەوە ڕۆژوو بە من شکان و ئەوە نایەڵی من نوێژکەم و ئاخر من تاعەتێکم تۆ نایەڵی ئەڵێ هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی یا رسول الله والله ما حال مسألة من سلمان أسا سلمان حل خويا والله لبدنك عليك حق لأهلك عليك حق باشا لدينك عليك حق أمانا بمن الله وتي صدق سلمان وها سلمان راسك أخسك سلمان طو برو ما في خزانة بدا ما في خود بدا بخوا رجا كشد بشكينا رجا كشد بقرا ما في رب العالمين إيش بدا لطاعته اشتكانا بلام هموشتك حدي خوي وقياساتي خوي بدر سلمانی فارسی یەکێک بوو لەو کەسانەی کە تەواضوعی زۆر زۆر طبعا فەرمێ جارێک پیاوێک بینی لە بازاڕە هەندێک شتی کڕی بۆ ویست بیباتەوە وای زانی حەماڵە ئەڵێ وتی ئەرێ کاکە ئیشەکەی وتی بەڵێ وتی ئەمەم بۆ هەڵگرە بۆ ماڵەوە ئەڵێ سلمانی فارسی یای بە کۆڵیە لە ڕێیە هەچ کەسی پێگەشتی وتی خۆ با من هەڵیگرم کۆڵەکەت ئەڵێ کابراژ وتی ئەرێ ئەوە کیە خەڵک ئاوا پێ ئەڵێ تای نازانیەوە ئەبا عەبدیلای وتی ئەبا عەبدیلای کیە وتی کوڕە سلمانی فارسیە الله پەلاماری وتی بەخوا نابێ هیچکی حتا ماڵەوە بۆتە بم چوە حەقەکەی خۆم تا ئەوەیە ئەڵێ تا ماڵەوە بۆی برد طبعا تەواضوعی سلمانی فارسی بێحەدە کە لە سیرەیە ئەیخوێنیتەوە لە حەیاتی ئەم پیاوە گەورە سلمانی فارسی هەندێک مەقولاتی زۆر عەزیمە قیاساتی زۆر گەورەیە یەکێک لەو مەقولاتانەی کە زۆر جێ کاریگەری ئەفەرمێ ئەگەر گوناهێکت کرد بە پەنهان إذا أسأت سيئة في سريرتي فأحسن حسنة في سرير أجر جناهك تكل بنهانية كز أجيلنا برو تشاكيب كل بنهانية أجر خرابيك تكل بأشكرا برو تشاكيب كبأشكر أفرمي لكي تكون هذه بهذه شو أو برامبر أو ستو خواي جرب أو بو اللي تخش به بهوي أو خرابي أو تشاكي كبنهاني كردوتا اللي خراب بنهانك أبوري بهوي أو تشاكي بأشكرا كردوتا عينا لو خراپەی کە بە ئاشکرا کردوتە خوای گەورە دێت ئەبورێ سلمانی فارسی لە سەرەمەرگە ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی مەسعود و هەندێک لە هاوڵان لە خزمەتیا بوون سەیریان کرد گریانێکی زۆر چڕ و پڕەک طبعا یەکێک لەو هاوڵانەی کە لە کاتی عەتایە ئیمامی عومەر 5,000 درهەمی بۆ بڕی بوویەوە یعنی ساڵانە 5,000 درهەمی هەبوو ئەڵێ هەموو ئەوەی کە لە ساڵەکە ئەو سەرفیەکرد نەیەکردە 20 درەم بەڵام 5,000 درەم ئەڵێ هەمووی ئەبەخشی لە پێناوی خوای زۆر بە سادەیی ئەژیا ئەفەرمێم هاوڵانە بە دەوریەوە بوون سەیریان کرد گریانێک ئەگرێ لە کاتی سەرەمەرگە ئەڵێ وتیان ئەی هاوار عەبدوڵڵای کوڕی مەسعودی تۆ بۆ ئەگری تۆ هاوڵی پێغەمبەری صلی الله علیه وسلم و یەکێکی لە مقەڕەبینی و شەهادەی بەهەشتی پێداویت و فرمووی والله ئەو عەهدەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیداین بەخوا وەکو خۆی جێبەجێمان نەکرد هەموو جارێ ئەی فەرموو لە دنیا بەقەدەر زادی ڕاکیبێک ئینسانێک چەندێکی پێی هەڵ ئەگیرێ لە کەلوپەل و شڕەمڕە هەراوەنەی با هەبێ زیاتری نەبێ بەخوا من لەمە لام داوە زۆر خەجاڵەتبارم کە عەهدەکەی پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم جێبەجێ نەکرد ئەفەرمێ کاتێک کە وەفاتی کرد هەموو شتەکانی مەزەنە ئەکرا بای 20 درهم شتانێکی کەم و بەسیتی هەبوو سلمانی فارسی یەکێکە لەو پیاوە گەورانەی کە بە دوای حەقیقەتا زۆر وێڵ بوو یعنی بیرکەرەوە گەنجێک وڵاتی خۆی بەجێ بهێڵێ لە ناو نیعمەتێکی زۆر گەورە وەکو پاشا ژیان بەرێتە سەر ئەوە نەباوکی خزمەتی کە ڕاکا بەرەو شام و بەرەو عێراق و بەرەو ڕۆم و دواتر بە عەبدایەتی ئەو هەموو بچەژێ هەتا وەکو حەقیقەتی دین بدۆزێت دەبیرکەنەوە نیعمەتی خوا چەندێک گەورەیە بەسەر ئێمەوە بەپێ ئەمەی خزمەتێکمان کردوێ ئەمە شتێکمان کردوێ خوا خۆی هیدایەتی داوێنی ئەمە خودە سەر ئەم ڕاستە شەقامە جوانە بەو با پێمانی خودە سەر ئەم ڕاستە شەقامە جوانە
أبي أما منتي خواجة لجاو شون سباسي كينو شون لبردم رب العالمين استايشي بكينو سباسي بكين أبي هميشه الحمد لله لسر زمان من بي لسر أم نعمة الإيمان والإسلام لپروردەی مناڵە زۆر گرنگە مناڵ لەسەر صدق پەروەردە کرێ تەسەور کە سلمانی فارسی توانی باوکی بخەڵەتێنێ بەڵام نە قسەی سادقانەی خۆی ئەکرد و لە پەروەردەی مناڵە زۆر ڕاگرتنی مناڵ لەسەر شتێک احتیمالە کە شتێکی نوێی بینێکسە پەلاماری بدا بڕۆ هەرچەنە سلمانی فارسی عەقڵێکی ڕەشیدی هەیە لەوەی کە ئەزانێ مەسیحیەت لە ئاگرپەرستەکەی چاکترە دواتریش ئیسلام ئەزانێ کە لە مەسیحیەتەکە باشترە و ئیمانەیەن بەڵام بە عمومی ڕاگرتنی مناڵ و سەرکۆنەکردنی نەتیجەکەی بەو شێوازە نابێت کە تۆ بیری لێ ئەەکەیت بۆی وا چاکە جۆرێک لە حڕیەت دابێت لە بە مناڵەکەت بەڵام سنووری خۆشت بۆ دیاری کردبێ گەڕان بە دوای حەقیقەتە لە حیاتی هاوڵانە زۆر ئینسان ئەیخوێنێتەوە والله ئینسان چێژ وەرەگرێ هاوڵێک یعنی وەرە لەو پەڕی دنیا و بە پێ وەرە ئەم هەموو شوێنە بکە و بگەڕێ و خزمەتکاری خەڵکە تەنها لە پێناوی دۆزینەوەی ڕاستیە دەی ئێمە يعني هەندێجار ئەڵێم نەک ڕۆژانە خوددا ئەبینین هەموو لەحظەیەک خوددا ئەبینین خوا لطفێکی لەوهای لەگەڵا کردوون هەموو لەحظەیەک چاوەکان بەرزەکەینەوە ئەو ئەبین هەستی پێ ئەەکەین هەموو نعمەتێک کە ئەبینین لە پشتیەوە دەسەڵات و جوانی خوا جەل جەلالهو ئەبینین بۆیە ئێمە کە لەسەر ئەم هیدایەتین پێویستمان بەوە هەیە لە ڕاستیە کە زۆر سوپاسی خواکەین لەسەری و ئەم چاوە بەڕێزانەی هاوڵان کە پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم بینی و مۆری نبووەتیان بینی و ئەمە هەموو ئەدیانەکانی تر شاهیدی ئەدەن بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر هیچ قسەیەکمان نەبێ هیچ داستانێک لە داستانی سلمان نەبێ کافیە بۆ ئەوەی کە ئەدیانەکانی تر هەمووی موژدەی هاتنی پێغەمبەریان داوە صلی الله عليه وآله وسلم ئەمەش ئەو یەقین و حەقیقەتە ئەگەیەنێ کە ئاینی پیرۆزی ئیسلام کۆکراوەی هەموو ئاینەکان و خاتەم و پوختەی هەموو ئاینەکان و کۆتای هەموو ئاینەکان خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنی عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنی خوای سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کرد دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە خوای شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای جان دڵ و دەروونمان پڕکە لە خێر و هیدایەت یا ئەکرەم الئەکرەمین خوای جان داوات لێ ئەکەین ئەم ساتانەی کە لە حیاتی ئەم پیاوە گەورانان بە ئەجر و پاداشتێکی زۆر گەورە بۆ ئێمە بنووسن یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئێمە بە چاوی سەرمان بە خزمەتی پێغەمبەر نەگەیشتوین صلی الله عليه وسلم یا ئیلاهی بەخوا دڵمان پڕ لە محەبەتی ئەو داوات لێ ئەکەین یا ئیلاهی محەبەتی دڵمان بگەێنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە سڵاوی ئێمە پێ بگەێنە سەڵەواتەکانی ئێمە پێ بگەێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ربی خوای سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە لە هەموو گوناهەکانمان ببوورە گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ زانیمان و کردمان عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە شیفای خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ڕزقی حەڵاڵی خۆت بەسەرمانە ببارێنە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ئیلاهی ئەم کەلیمەتانەی گوێمان لێبوو لێمان قبوڵ کە وتمان لێمان قبوڵ کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین مانگەڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی خوایە لێمان ڕازی بە خوایە لێمان ڕازی بە خوایە لێمان ڕازی بە خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت قبوڵمان کە یا رب العالمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی بمانگێڕە لەو عەبدانەی لە ساحەی مەحشەرا بەسەری بەرزەوە سەری دەموچاوی پێغەمبەری خواکان صلی الله عليه وسلم یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئارامی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا رب العالمین یا ربی خوای گیان ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ناڕەحەتێکی زۆر گەورەیە بەخوا کەسمان نییە تەنها تۆ نەبی یا ئەکرەم الئەکرەمین خوای بەهانەمانەوە وەرە دامەزراومان کە یا ئیلاهی دامەزراومان کە یا ئیلاهی دامەزراومان کە یا ئیلاهی عاقبەتمان خێرکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین عیزەت و شەهامەت بۆ دینەکەمان بگێڕەوە یا رب العالمین خوای موسڵمان کەرە و قائید و سەرکردەی جیهان یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین
بناوي جوارد بصفتي برز باسم أعظمت قبولي ختما في عطاك لم دنيا قبولي ختما في عطاك لو دنيا لم دنيا قناها كان زور شادونتو يا إلهي لو دنيا مغفرتي خذ بسرمانا ببارينا يا إلهي تو خود حاجة كان من بوجه بجيك كاروباري جيان من ريخة وشركة ساتي ممان دردسي خمن يا أكرم الأكرمين خويا لها مشتك أو اندحل من مدري محتاج حرام نبي يا أكرم الأكرمين خويا محتاج حرام من مكة خويا محتاج حرام من مكة خويا محتاج حرام من مكة يا أكرم الأكرمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا يقول لقنا هم شو جبوري وخلي من قبولك